ئازانی مەدووبەر ئەسڵاوتان نەبێت ئەینە سەرتەوەرێکی ترمان بازەتەوەرێکی ترمانەکەی نەتەوەی کە ڕێز لە مێژوو ڕێز لە کەسایەتی و ناودارەکانی خۆی نەگرێت ناتوانێت ڕێز لە ئێستا و ڕێز لە داهاتووشی بگرێت. مێژوو ئێمە ئەکرێت بڵین تەنیا لە لاپەڕی کتێبەکاندا بوونی نییە، بەڵکو مێژووی ئێمە ئەکرێت بڵین لەژێر ئەو خاکەشدایە کە چەندین شاعیر و کەسایەتی و ناوداری ئێمەی لە ئامێز گرتووە. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت پرۆژێکی گەورە و گرنگی ڕاگەیاندووە بۆ بە دیجیتالکردنی نۆژەنکردنەوەی گڵکۆی ناوداران بۆ قسەکردن لەسەر ڕەهەندە هونەریەکانی ئەم پرۆژە گرنگ و مەزنا. گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز هونەرمەند ئازەر عوسمان بەڕێوەبەری هونەری پرۆژەکە. کاگەزەر سڵاوت دەبێ و ئەم کاتەوە باش بەخێر بێت. سپاس بۆیەوە. چۆن باسی پرۆژەکە ئەکەیت؟ گڵکۆی ناوداران کە ڕێبەریەکە بۆ مەزاری یاخود بۆ بڵین گڵکۆی ئەو ناسراوانەی کە لە بۆ کەسایەتی کوردی ناسراون هەڵبەتێمە بە شێوازێک باسیکەینە چێتە چەند قۆناغ چەند ئامانجی چیە ئەوژێ لە ڕووی ئەرشیفیەوە کە چۆن بتوانێت پارێزبەندی یاخود پارێزگاری لە ناو ئەم گڵکۆیانە بکاکە لە ناوچە جیاوازەکانەیە ئەمیش کە خۆی لە سێ بەرگا دەبینێتەوە. بەرجیشان کە بەرجی یەکەم تایبەتە بە سلێمانی، ئەو ناودارانی کە لە سلێمانین و مەنزڵگای خود گڵکۆکانیان دەکەوێتە چەند ناوچی جیاوازەوە، ئەمە کە خۆی لە دۆزینەوەیەکی سەر نەخشەیە ئەبینێتەوە بۆی کە بتوانانی شوێنەکانیان با دیاریکراوی بێ. بۆچی ئێمە لەو هێڵەوە باسی بکەین لەبەرەوەی کە بە دوو شێواز کار لەسەرم پرۆژەیەکرێ. ئەوی ژەوەیە کە لە شێوەی کتێبی یاخود کوڕاسێکی گەورەدا خۆی بینێتەوە کە سێ بەرگە هەریشێک لەم بەرگانە 100 کەسایەتی لە خۆ دەگرێت بەوەی کە دابشکاری بۆ کراوە. لەناو ئەم کتێبانە هەری ناودارێک هەر کەسایەتیەکی کورد دەربارەیەکی کورتی خۆی هەیە و لەگەڵ QR کۆدێک کە ڕاستەخۆ لە ڕێگەی مۆبایلی زیرەکەکان یاخودە و ئامێرانی کە لەبەردەستی ئێمەیە ڕاستەخۆ ئاراستە دەکات بۆ مەزارگەکەی یاخود بۆ مەنزڵگەکەی. ئەمیش لە پێناو چی لە پێناو ئەوی کە بەنمونە ئێمە بتوانین شوێنی ئەو ناودارانەی خۆمان کەسایەتەکانی خۆمان بزانین لەسەر ئاستی شار و لەسەر ئاستی بڵین ناوچە و هەروەها وڵاتانی دەرەوەژێک تاراوگە باسکەین. ئەمە هەڵبەتە بە چەند شێوازێکە کرێ و خۆشی لە چەند ستایڵێکی جیاوازا بینێتەوە. مەزارگەکان بە شێوازێک ئێمە پاسێک لەوە بکەین ئێمە گڵکۆکانی ئێمە یاخود ئەو شێواز دیزاینانی کە ئێمە مەزارگەکانمانەیەتی شێوازی جیاواز لە خۆ دەکەی و کاریگەرن بە چەندین بیناسازی و کەرەستانی ڕۆژانی کە بەکار هاتووە. هەندێک لەمانە ئەکرێنە ناو ئامانجی پرۆژەکە شایە، هەندێک لەمانە دەکرێت کە نۆژەم بکرێنەوە بەهۆی کارێەوەی کە بنمونە تێکچوو بێ بە هۆکاری کەش و هەوا و یاخۆدەوەی کە مێژوێکی کۆنی هەیە و بەشێک لە ئامانجەکانی تریشەوەیە کە بتوانێت هەمووی کۆبکاتەوانێ و بە داتایەشی هەبێ. هەڵبەتە بە چەند ئاراستەیەکی جیاوازەکاری تیاکرێت چ لە ڕووی هونەری چ لە ڕووی دیجیتاڵیشەوە. باشە، هونەر چۆن دەتوانێت ببێتە پردێک یان دەستێکی بەڵای هەبێت لە نێوان مەزار و مەنزڵگەی ناودارەکان و هەروەها ناوبانگی ئەو کەساندا؟ ئێمە لە دنیای نوێی تازە، ئێمە لە ناو میدیای نوێدا دەژین. ئەم میدیای نوێ پێویستی بە کۆمونیکیشن یاخود پەیوەندیەکی نێترە بۆ گەیاندنی. ئەم پەیوەندیە گەیاندن پێویستی بە وێنەی تازەیە، پێویستی بە ڕەنگی جیاوازە، پێویستی بەو تەکنەلۆژیا تازانەیە کە ئێستا بەردەستن بۆی بتوانین بە ئاسانترین شێوە بەدەستی بگەین و هاوکاتیش وەکو داتا لە بەردەستمان نابێت کە پێویستیەکی ڕۆژانێ. هونەر لەمایە ئەو ڕۆڵا بینێ کە لە ڕێگەی تەکنەلۆژیا و یاخود هوشیاری تازەی دیجیتاڵی و تەکنەلۆژیەوە بتوانێم کاریگەریانە دروستکات، چ لە دیزاینە لە لایەوتی کتێبەکەدا چ لە دابشکاریە بۆ بەشەکانی کە بەشی ڕۆشنبیری و بەشی بەتوانین بڵین پەروەردە و بەشە جیاوازەکانە گرێتە خۆی. هەڵبەتە لە وێناکردنی شاکار لەسەرەوە ئاکا و کەسایەتیانی کە لە ناو ئەم پرۆژە کارەکەن منوکو خۆم کارمان لەسەرۆکورە بە گفتوگۆ لەگەڵ و تیمە پسپۆرێکە کارەکەین کە بتوانین هەر کەسایەتی و ناسنامە ئایدنتیتی خۆی بینێ بۆی کاتێک لە دواترام کتێبەوەکو سەرچاوەیەکیش لە ناوەندەکانی خوێندن و هەروەها لەو شوێنە گەشتیارانەشا بەکاربێتەوانێت کە ئەبنا سەرچاو یاخود شوێنێک یا شوێنگەیەک لە ناو کوردستانە لە داهاتووە. هەڵبەت بە هەمووم ئاراستانە بیری لێکراوەوە هەر بە شەو کەسایەتێک بە شێوازێک وێناکرێتەوە کە دەربڕینی شێوازی کارکردن و یاخود ناوی خۆی بێ و بە جیاواز لە بەشەکانی تیژاڵ بۆ تاگەر لایەنە مێژوویەکە بێ و کەسانی کە کەسایەتیانی کە لە ناو کتێبەکە بوونیان هەیە و وێنیان نییە یاخود دەتوانین بڵین ئێمە مەزەندەیەکی خۆمان هەیە بۆ شێوەیان ئەمانەش لە ڕێگەی هەڵکاری و کۆمەڵە تەکنیکی جیاوازەوە کرێتەوە. خاڵێکی لەسەرەوە من حەزەکە ئاماژەی پێ بم ئەمە بە چەند ئاراستەیەکی ژێمە بیری لەکەینەوانێ و هەڵبەتە سیدی ئەو پرۆژەیەش و پلانە درێژخایانەشی هەیە کە چۆن لە شێوازە دیجیتاڵێک هەیە لە دوای بە چاپگەیاندنی نمایشی بکە. ئەویش بۆ لەبەرەوە ئێمە بەکارهێنەرێکی زۆری دیجیتاڵیمان هەیە ئێستا لە ناو سیستەمە زیرەکەکانی ئێستاە بۆی بتوانین بە ئاسانترین شێوە کەسە هەموو کەسێک
پێی بگات و زیاد لەوەش ئێمە شێوازی پێشکەشکردنەکەشی زۆر بەسانایی کاری لەسەرەکەین بۆی کە بتوانین لە ڕێگەی ئەو سکانکردنی کە تۆ بۆ QR کۆدەکەیکەی بە شێوازی ژمارەیی ڕاستەوخۆ بتباتە ناو منزڵگەکەوە و ئەمە وەکو لە بەرجی یەکەمە هەڵبەتە لە بەرجی دووەمیە تایبەتە بە ناودارانی کورد لە تاراوگا یاخود لە دیاسپۆرا پرسیاری ئەو بکەم چۆن خزمەت بۆ کەسایەتیان ناکەن کە ژیانکردنیان کۆچی دواییشیان هەر لە دەرەوەی خاک و نیشتیمان بووە هەڵبەتە لەوانەیە بارچ هۆکارێک بێ نەتوانرا بێ بهێنرێت وێرە یاخود بارودۆخەکە وای کرد بێ کە منزڵگەیان لە تاراوگەوێ ئێمە بۆی کە بتوانین ئەمەش بە هەمان شێوە بە ئەرشیفی بکەین بە ئەرشیفێکی دیجیتاڵی و چاپیش و بۆ هەموو نەوەکانی داهاتووشی بڵین لە بەردەستا بێ ئەمە کە بە چەند شێوازی کەژ وەکوتمان کارمان لەسەری کردو ئەمە لایەنێکی گرنگە ئەمانە لە قۆناغی دووەمە یاخود لە بەرجی دووەمە بە گەڕانێک و تیمەکە خۆی سەردانی ئەم وڵاتانەکە کە هەڵبەتە بێجگە لە تاراوگە یاخود لە دیاسپۆرا هەموو وڵاتانی دراوسێ و ئەو شوێنانە شەگرێتەوە کە منزڵگەی ناودارانی کوردی دەستا خۆشە بەڕێزت و بەڕێوەری هونەری پرۆژەکە دەست بە کارەکان کراوە لە ئێستا توانین بڵین کۆمەڵێک نەخشەرداڕێژە یاخود کۆمەڵێک پلان ئەویژەوەی کە کەسایەتیەکان کۆکرێتەوە و لە ئێستادا زۆرینەی فۆتۆی مەزارگەکان و منزڵگەکان لە لایەن کاگناسی حوستافی سیدیۆ هەمووی ئامادە کراوە و ئێستا توانین بڵێن لە قۆناغی جێبەجێکردنایە کە بتوانین بچینە سەر جێبەجێکردنی بەرجی یەکەم و ئەتوانم بڵە ماستێکی زۆر باشی بڕیوە باشەوە کە کاتێک سکێچی گڵکۆی کەسایەتیەکە کێشی چۆن هەوڵەدەیت کە تەواوی مێژوەکەی لەو سکێچیا کۆ بکەیتەوە ئەمە پێویستی بە گەڕانێکە پێویستی بە ڕیسێرچێکە لەسەر ئەو تاکە هەڵبەتە لەلایەن کامەرانیشەوە کە ئەو کاری ڕیسێرچی بە پێسپێردرا لەلایەن کەسایەتیەکان و بێژگە لەو کورتەی کە بەم نییە بەخشێ هەڵبەتە باگراوندێکی کەسایەتێکەش پێشکەشەکە بۆی من بتوانم لە وێناکردنەوەیە ئەو وێنەی پێشکەش بکەم هەڵبەتا گەر وێنێش پێشکەش نەکەین ئێمە لەبەروی بە دوو شێواز نیشاندارمانە بێ لە ناو کتێبەکەیە ئەوی ژەوەیە مەزارگەکان یاخود گوڵکۆکان بۆ ناسینەوەی زیاتری یاخود بۆی بتوانین ڕۆیایەک بینینێک لە چاوی بینەرا دروست بکەی وێنەی گڵکۆکان دانین لە ڕووی دەرە و لە ڕووی ناوە کەسایەتیەکە بە وێنایشی کە ئێمە ئەیکێشینەوە بۆی بتوانین جیاواز یاخود تێگەشتێکی جیاوازی دروستکە هەڵبەتا مەش بۆ لەبەرەوەی ئێمە بە هەموو ژانرەکان بیری لێکەین و هەموو لایەنەکان بیری لێکەن و بۆی کە تەنها کتێبێکی ناو مەکتەبە نەبێ ڕێبەرێکی گەشتیاری بێ داتایەک بێ بۆ سەر ئاستی کوردستان کە بتوانین لە ناو هەموو ئەپلیکیشنەکانی داهاتوە لە ناو هەموو ئەو پێگانی کە پەیوەستە بە کوردستان و بە ناساننی وەکو ناسنامە بتوانین پێشکەشیکەین و بشبێ بەو داتایی کە لەسەر ئاسی داهاتووە بۆ ڕێبەری گەشتیاری لەسەر ئاستی هەموو ناوچەکان و گڵکۆکانیش بتوانین بەکاری بێنین باش ئەوەی کە بیرتانێک کردێتەوە گڵکۆکان هیچیان پەیوەندیان بێکەوە ئەبێت ئەگەر ئێستا وێنایەک لە بەرچاوتا لە ڕووی شوێنەوە بەس دیاخود لە ڕووی چی لە ڕووی کوالێتی لە ڕووی ئەو شێوازی کە بۆیان دروستەکرێت هەڵبەتاگەر لە ڕووی زەمان و یاخود لە ڕووی کاتەوە باسیکەین ئەوانی کە لە دوای ساڵانی نەوە یاخود لە دوای ساڵانی هەشتاوەیە جۆرێک لە دیزاینی هێوی کە ئێستا ئێمە لە گۆڕستان و بڵین لە منزڵگەکانی ئەم ناوچانە ئەیبینی هەڵبەتە ئەمانش جۆرێک لە تێکڕژانی هەیە بەڵام ئێمە لە ڕووی دیزاین و لە ڕووی ئەو وێنەی کە بۆ کەسایەتێکی دروستەکەی مانێت جای بکەین و بۆی کاتێک بینەرێگەیوێ سەردانی بکە یاخود بینینی شێبێ ڕاستە خۆ بزانێت لە چیە بەڵام کە تا ئێستا کراوە هەمووی لە ئەبرێت و دروست دەکرێتەوە ئەگەر مەبەست لە منزڵگاکە بێ نەخێت منزڵگەکە بە شێوازێکی دیزاینی پیشانە درێ کە شوێنەکەی کوێیە و چیوارکۆدێکی لەسەر بێم چیوارکۆدە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە لە نێوان دوو ماپە ڕاستەخۆ ئاراستەکە بۆ ئەو شوێنی بە نمونەگە کەسێک لە ناو شاری سلێمانیەوە یاخودە لە هەر شوێنێکی ئەگە بڵین باسی بەرجی سلێمانیکەین هەر کەسێک لە هەر شوێنێکی سلێمانی و بە کاتێک لە سەرم کتێبە بڵین سکانێکات ڕاستەخۆ ئاراستەیەکە بۆ سەر منزڵگەکە لەسەر منزڵگەکەش بە وردی وانیشانەکەەوە کە چۆن ڕێڕەوەکەشی ئاراستەکە بچێتە ئەو شوێنە بۆی ئەمە بڵین بە دوو شێوازە یەکەم کاتێک کە تۆ بینینە دێ لەسەر کتێبەکە دەربارەی کەسایەتێکە زانین کەسایەتێکە ژێمەم کەسایەتیانە کەسایەتی ناسراون کەسایەتی دیاری کوردن کەواتە کە گەشتیارێک بۆ نمونە هاتە ناو شاری سلێمانی حەزی کرد کە سەردانی منزڵگەی سالم و کوردی بکات ئێوە لە ڕێی ئەپلیکیشنەکەەوە زانیاری بەم گەشتیارە ئەێنەوە ڕاستەخۆی باتە سەر منزڵگەکە دوو جۆر زانیاریش باش زانیاری چەنوێ لە کتێبەکەی خوێنێتەوە دەربارەی کەسایەتێکە و وێنەشی دەربارەی گڵکۆکە هەیە و زانیارێکی تریش چیاویژەوەی کە کاتێک چوارکۆدەکە سکانەکە لە ناو چوارکۆدەکە زانیاری
کەمێک درێژتر و فۆتۆی زیاتری ژێ و بێجگە لەوشی ئاراستەیەکا بۆ شوێنەکە. تا چەند هەوڵێن نەکارەکانە لە ڕووی کاری هوەریەوە بێگومان مەبەستمە مۆرکێکی کوردیانی پێوە دیار بێ. هەموو کەسایەتیەکان کەسایەتی ناوداری کوردن ناچارین بۆی کە ئێمە نەخشە و ئەو سیمایش بەکاربێنینەوە و ئەڵبەتە بێ زۆر جەخت لەسەر ئەو لایەنە تەکنیکە و دەکاری شێوازی دەموچاوی کوردیش بکەینەوانە لە وێناکردنەوەیانە. دەست خۆش بێ کاک ئازار سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنە شتێک ماوە لەسەر پرۆژەکە بتێ باسیکەی سپاس بۆیەوە دەستان خۆش بێت. سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن.